هەرچەندە چاوەڕوانکردنی ئەگەرێکی لاواز بوو، بەڵام دوجار بەرەی ئۆپۆزسیۆنی قەواری ئیسرائیل توانی بە پشگیری لیستی عەرەبی یەکگرتووی بزوتنەوەی ئیسلامی باڵی باشوور تا ڕادەیەکی باش قۆناغە سەرەتایەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت تێبپەڕێنێت. کابینە نوێیەکە کە زیاتر بە کابینەی گۆڕان ناو دەبرێت، ئامانجی سەرەکی کۆتاییێنانە بە حوکمی بنیامین ناتانیاهۆ کە 12 ساڵە دەستی بەسەر پۆستی سەرۆکوەزیران داگرتووە. بۆیە چاودێرانی سیاسی پێشبینی ناکەن زۆر درێژە بکێشێت، بۆ پێی نەچوەتە نێو گفتوگۆی پرسە سیاسی و ئەمنی و کۆمەڵایەتیەکانی دیکەوە، واتە هەویرەکەی باش نەشێلاوە. هەردوای ئاشکرابوونی دەرەنجامی هەڵبژاردننی چوارەمی کنێست لە 23 ئاداری ئەم ساڵ، ئەوەش ئاشکرا بوو کە حکوومەتی جێگرەوەی ناتانیاهۆ بەبێ پشگیری و دەنگپێدانی لیستی عەرەبی یەکگرتووی بزوتنەوەی ئیسلامی باڵی باشوور ناوکی نابڕدرێت. هەروایش دەرچوو درەنگانێکی شەوی ڕابردوو مەنسوور عەباس کە خاوەنی 4 کورسی کنێستە ڕێکەوتنی دەنگدان بە کابینە نوێیەکەی لەگەڵ یائیر لاپید و نەفتالی بینیت واژۆ کرد. لەبارەی ڕێکەوتنەکەوە مەنسوور عەباس ڕایگەیاند ڕێکەوتنەکەی لە پێناو بەرژەوەندی کۆمەڵگەی عەرەبی ئیسرائیل کردووە. ڕێکەوتنی ئەم جارەی کوتلەی عەرەبی یەکگرتوو لە مێژووی دروستبوونی قەوارەی ئیسرائیلدا بێوێنەیە کە کوتلەیەکی عەرەبی لە بەرامبەر ژمارەیەک دەستکەوتدا بەشداری لە دەنگدان بە کابینەیەکی حکومی بکات. هاوپەیمانێتی کابینەی نوێ حکوومەتی قەوارەی ئیسرائیل لەم پەڕی ڕاستەوە بۆ ئەو پەڕی چەپی لەخۆ گرتووە و خاوەنی 62 کورسی کنێست واتە پەرلەمانە. پارتی یەش عەتید بە سەرۆکایەتی یائیر لاپید گەورەترین پێکەنێرەتی و 17 کورسی هەیە، 2 ساڵی دووەمی سەرۆکایەتی کابینەکە وەردەگرێت. پارتی یەمینە بە سەرۆکایەتی نەفتالی بینیت هەرچەندە 7 کورسی هەیە، بەڵام لە ڕووی سیاسیەوە دووەمین پارتی هاوپەیمانێتیەکەیە و سەرۆکایەتی 2 ساڵ یەکەمی کابینەکە دەکات. دوای ئەوان هەریەک لە پارتی کاحول لاڤان 8 کورسی و پارتی کار 7 کورسی و ئیسرائیل بیتینۆ 7 کورسی و نیکفا حداشا 6 کورسی و مێرس 6 کورسی و عەرەبی یەکگرتوو 4 کورسیان هەیە. لە کۆی 120 کورسی کنێست پێکهێنانی هەر کابینەیەک پێویستی بە نیوە کۆیەکە، واتە 61 کورسی هەیە. ئێستا ئەم کابینە نوێیە 62 کورسی کنێستی مسۆگەر کردووە. لای خۆیەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی کاربەڕەکەر و سەرۆکی پارتی لیکۆد وەک دەوترێت دەست و پێ سپیدانە نیشتووە و تا هەفتەی داهاتوو کەوادەی دەنگدانە بە کابینەی ئۆپۆزسیۆن هەوڵەکانی چڕ دەکاتەوە تا شکستی پێبێنێت، چونکە پێشبینی دەکرێت باکەوتنی ناتانیاهۆ لە ڕووی سیاسیەوە دەرگای زیندانیشی بەڕوودا بکرێتەوە، بە تایبەت کە 3 دۆسەی گەندەڵی وەک سێبەرێکی ڕەش بەدواوەیە و زۆر نزیکە لەوەی هاوشەوەی ئیهۆد ئۆڵمێرتی سەرۆکوەزیرانی پێشوو ژیانی سیاسی ناتانیاهۆش دوای پۆستەکەی بە زیندان کۆتایی پێبێت.